کلتوری کوردی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو هێندە تێکەڵ بە کلتوری بیانی کراوە، شیرازەی خێزان و ڕێزگرتن و سۆز و خۆشەویستی لە نێو تاکەکانی کۆمەلگا و خێزان کەم بۆتەوە. مامۆستایانی ئاینی دەڵێن ئەوان دەمێکە هۆشداریان داوە لەوەی لاسایکردنەوەی کلتوری بێگانە زیانێکی گەورەی لە خێزانەکان داوە. ئەوانەی زۆر پابەندی کلتوری بیانین و بە نەزانی وەریان گرتووە خێزانەکانیان بەختەوەری تێدا نەماوە و ڕێزگرتن تیاندا کەم بۆتەوە. خەڵک بەڕاستی هەستی پێ دەکەن لەو ڕوێوەکەوا لە ناو خێزانەکاندا یعنی دیاردەی زۆر نام و لە میدیاکان لە جێگایەکاندا لە شوێنەکاندا دەدیترێ بەڕاستی ئەو هەموو جێگەی ئەسەفەکە ئێمە خاوەنی وەکو ملەتی کورد خاوەنی قەومێکی زۆر ڕێک و پێشین صاحب ئەخلاقین صاحب ڕەوشتین صاحب خانەوادەین یعنی کۆمەڵی قیەمی وەکو شەرم و حیا و ڕێزگرتن لە یەکتری و گەورە و گشتکاتی و ئەوانە لە ناوماندا هەبوو بەڕاستی بەداخەوە ئێستا هەست دەکەم ئەوانە لە هەندێک جیان بەرەو لاوازی دەڕوە لە هەندێک جیان بەرەو نەمان دەڕوەکە زۆربەی زۆری ئەو شتانە کە پێشتر وەکو کللتورێکی جوان بوو لە ناو وڵاتی ئێمەدا هەبوو بەڵام بەداخەوە ئێستا کە تەماشای دەکەن ئەو شتانە لە دەست درراوە بەڕاستی جێگەی ئەسەفە بۆی کە پێغەمبەر دەفەرمی صلی الله علیه و سلم كلكم راع وكلكم مسؤول عن رعيته بەڕاستی هەست دەکەم ئێستا خەڵک کەمتر هەست بە بەرپرسیارەتە گەورە دەکە کە لە ئاستی خێزاندا لەسەریدا هەیە لە ڕۆژی قیامەتی جێچێک لەو سوالانە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەوەی کە ئینسان ئایا ئەو خانەوادەی لە بەردەستیدا هەبووە پارێزگاری لێ کردویان فەوتاندوێتی بوو کە دەتوانین بڵین کاری لە ڕووی ڕەوشت و ئەخلاقەوە بەرەو داڕمانێکی زۆر ڕۆیشتووە بە تایبەتیش ئەمە پلانێکی مەترسیداری جوولەکەی لێبەدی دەکرێت کە لە پرۆتۆکۆلەتەکەیە دەڵێ یەکێ لە یاساکانی یان لە پرۆتۆکۆلانی دەڵێ يجب أن تنهار الأخلاق في العالم پێویستە ئێمە ئەخلاق لە ناو کۆمەلگاکانە دەربێنین چونکە ئەوەی کە بربەستە لە بەردەم گەیشتن بە ئامانجەکانی ئێمە ئەخلاقە وەکو ئەحمەد شاعیر دەڵێ ئەوەی کە مەهۆکاری مانەوەی هەر میلەتێکەر کۆمەلگایەکە بریتە لە ئەخلاقی نەماوە میلەتە تێچوو بۆیە ئێمە وەکو موسڵمان دەبێت هەوڵ بدەین بەڕاستی زیاتر بەرچاوی میلەتی خۆمان ڕۆشنکەینەوە دەربارەی ئەو پیلان و نەخشە پیسانی کە دادەندرێ بۆ تێکدانی ئەخلاق و ڕۆشتی کۆمەلگای ئێمە بە تایبەتی ئەو لایەن و جیهەتانەی کە دانەوێ ئەم کۆمەلگایە بەرەو داڕمان برن. بەشێکی دیکە لە بانخوازان و مامۆستایانی ئاینی دەڵێن کورد زۆربەی بابەتەکان پێچەوانە وەردەگرێت تەنانەت لە بابەتی هێنانی کللتوری بیانیش هەر پێچەوانەکەی وەرگیراوە ئەو بابەتانە وەردەگیرێت کە شیرازەی خێزان تێک دەدەن و کللتورە باشەکان ناهێنرێت. بەشێکی زۆر لە میدیاکانی دابەستەی حیزبە دەسەڵاتدارەکانیش بە مەرام و پلانی بەرنامە بۆ داڕێشا و کار لەسەر تێکدانی شیرازەی خێزان دەکەن. بەڵێ ئەگەر بێت و بەراوردیان بکەی لە ئەدیان و عەقیدە دەوەرە تەماشای عەقیدەی خۆتکە چ بیر و باوەڕێکی جوانە چ جیهانبینیکی جوانە بەڵام تەماشای بنەماکانی بیر و باوەڕی ئەوانکە وەکو لەسەر زبڵ دامەزرا بێت. اینجا عیبادەت لەلای ئێمە هەمووی جوانیە هەمووی پاچیە هەمووی گەشیە هەمووی ئومێدە هەمووی تەفاؤلە هەمووی گەشببینیە هەمووی پاکژی ڕۆح و جەسەیە بەڵام عیبادەت لای ئەوان قژ چاک نەکردنە نەخۆ نەشۆردنە نینۆک نەکردنە پاکخاوێنە ڕانەگرتنە تێکەڵ نەبوونە ئینعیزالە والحاصل یعنی بەڕاستی بەڵێ سلبیاتی هەیە تێکەڵ بوون و هەروەها هاتنی کللتور و فکر و فەرهەنگەکانی تر بەڵام بۆ کەسێک کە موسڵمان بێت بۆ کەسێک کە بە مانای وشە پابند بێ بە قورئان و سونەت و سەقافەیەکی دینی و کەساتی خۆی لەسەر ئەساسی پەروەردەیەکی ئیسلامی هەڵچنی بێ بێگومان پێشوازیکردنی لە کللتورەکانی تر زیاتر دامەزراوی دەکات لەسەر چی لەسەر ئیسلامەکەی خۆی بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەوەی ئەو گەنجانەی ئێمە کە دەستنە دەرەوە کە ئاشناتیان پەیدا دەبێ بە عورف و نەریت و ئەو فکر و فەرهەنگەی ئەوێ کللتوری ئەوێ ئەوەی کەوا لەگەڵ ئەوێ بێتەوە دانەمەزرا بێ زوو دەکەوێتە دەستە و دامێنی ئەوان. بەشێکی زۆر لە کەناڵەکانی ڕاگەیاندن و درامە بیانیەکانیان هۆکاری سەرەکی بوون بۆ بڵاوبوونەوەی کللتوری ناشرینی بێگانە. کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی پابند بە دین و ئاداب و داب و نەریتە کۆمەڵاتیەکان بووە ڕێز و خۆشەویستی و تەبایی هەمیشە لە جێگەی خۆیدا بووە بەڵام ئەم نەریتانە ئێستا کاڵ بوونەتەوە ئەو دەستەی لە پشتی ئەوەیە بە لە سەرخۆیی ژەهری خۆی دەڕێژێت و کۆمەڵگە بەرەو هەڵدێر دەبات. ڕامیا ڕوسمان کەناڵی پێام سلێمانی.